ئازایەتی کاتێکە کە هەلومەرج گونجاو بێ تۆ دەست هەڵگری لەبەر ئەڵڵا، ئەوە ئازایەتی، ئەوە ئەجری دەسەکەوێت. ئەوە دڵی دەرچووە لە تاقیکردنەوەکان کە تاقیکردنەوەی شەهوەت و هەوا و ئارەزوەکە. ئەو کەسەی کە دایان پیسی بۆ هەڵەکەوێ و خۆی ئەپارێزێ لێی یوسف ئاسا عەلەیه السەلام بەئیزنی ئەڵڵا لەو بابەیە وەکو یوسف بانگەکرێت، لەگەڵ ئەوە بانگەکرێت، چونکە بەڕاستی قورسە ئەو بابەتە، بەتایبەت لەم سەردەمەیە کە هۆکارەکانی زۆر زۆر بووە و کارەکە خۆشی زۆر ئاسان بووە و خەڵکیش با بڵێن دەسەڵاتی هەیە بەسەریە، ترەگەرم خۆی پارێزێ بەڕاستیەوە ئازایەتیە. چونکە پرسیار لە ئیمامی عومەڕەکە نەفەرمونە و ئاەتی کە ئەفەرمێ أولئك امتحن الله قلوبهم للتقوى لهم مغفرة وأجر عظيم. فرمي كيانا وانا الله جل جلاله فرمي ضلياني امتحان كردو بو تقوى درچوە لە امتحانك الله كيانا وانا الله أوانا أو كسانا كتوانايان هيدا ان بيسيك بكن بزناك نكسك كبوي ريق نكوتوا نجاتي نكوتوا ها ئازایەتی کاتێکە کە هەلومەرج گونجاو بێ تۆ دەست هەڵگری لەبەر ئەڵڵا، ئەوە ئازایەتی، ئەوە ئەجری دەسەکەوێت. ئەوە دڵی دەرچووە لە تاقیکردنەوەکان کە تاقیکردنەوەی شەهوەت و هەوا و ئارەزوەکان. بەڵام ئەوەی کە بۆی ڕێک نەکەوتووە لە هەموو تەمەنیە ئەوە ئازایەتی نییە، ئەوە ئازایەتی نییە، ئەوە ئەجری خۆی هەیە، خۆی پاراستووە بە دوایانە ڕۆشتووە بۆی نەگەڕاوە. بەڵام فەضلی ئەم زیاترە لەو کە ئەم بۆشی گونجاوە تێی نەکەوتووە، بەڵام بۆی نەگونجاوە، فەضلی ئەو زیاترە.